شەوەریەکەمی بەرنامە باس لە کۆسپەکانی بەردەم پێگەێنانی حکوومەتی خۆجیەی دەکەین لە کەرکووکدا. هەڵبەتە پاش چەندین جار کۆبوونەوە نزیکەی 2 هەفتە زیاترە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران با بڵێن کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجامدرا و وا بڕیارە یاخود بە پێی یاسا پێویستە لە دوای مانگێک لەو کۆبوونەوەیە و تەواوی ئەو بابەتی یاسایانی کە پێویستە لە کۆبوونەوەکە جێبەجێ بکردووە هۆکات پارێزگار دابنجێت و جێگرەکانی دزنیشان بکرێت، بەڵام تا ئێستا ململانێ و مشتومڕ لە نێوان لایەنەکان هەیە و نەگەیشتوونەتە خاڵی کۆتایی لەسەر ئەم بابەتانە. تایبەت بەم کێشە و گیر و گرفتانە و هاوکات کۆسپەکانی بەردەم پێگەێنانی حکوومەتی خۆجیەیی لە کەرکووک وە کاریگەریە نەرێنیەکانی لە کەرکووک چی دەبێت و ڕێگەکراوەکە یاخود ڕێگە دروستەکە بۆ ڕێکوتنی نێوان لایەنە سیاسیەکان چی دەبێت. زۆر بەڕێز چالاک شاسوار کا بەڕێزیان چالاکی مەدەنین لەگەڵمان دەبن لە ستۆدیۆی کەرکووکەوە باستم بابەتە دەکەین و گفتوگۆی دەکەین. کاک چالاک سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بە خێراتی. هەڵبەتە ئاگادارین کە ماوەیەکە کۆبوونەوەی با بڵێن ئەنجومەنی پارێزگاری کەرکووک کراوە، بەڵام تا ئێستا کێشە و گیر و گرفتەکان لە نێوان لایەنەکاندا بۆ ڕێککەوتن لەسەر خاڵەکان بوونیان هەیە. بۆ کاری ئەمە بە دیاریکراایی بۆچی دەگەڕێتەوە و ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر کەرکووک و تەواوی کەرکووکیەکان؟ بەڵێ بەیانی بەڕێستان باش، بەیانی بنەران باش. هەڵبەتە لە 11 مانگەوە کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی کەرکووک ئەنجامدرا لەسەر ڕاستپاردەی سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی. لەو کاتەوە هێزەکان گفتوگوی خۆیان ئەنجام داوە، بەڵام تا ئەم دەقەیە نەگەیشتون بە هیچ خاڵەشی هاوبەش و هیچ ڕێکەوتنێ. هەڵبەتە ئەمەش با بڵێن هۆکاری هەیە، یەکێک لەو هۆکارانە بەڕای من لە کەرکووک تەدەخولێکی ئەقلیمی زەق هەیە، بە تایبەت لە تەرەفی تورکیاوە کە چەند هێزێکەیە لە کەرکووک با بڵێن جۆڕایەڵی تورکیان و زۆر بە ئاشکرا و زۆر بەزەقی با بڵێن جۆ لە تورکیا ئەگرن و سیاسەتی تورکیا با بڵێن ئەنجامەدەن و جێبەجێەکەن لە نێو کەرکووکە. ئەمە وای کردووە کە بێتە ئاستەنجێکی گەورە لە ناو کەرکووک و با بڵێن هەوڵێکەیە یاخۆت هەنگاوێکەیە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە کە هێزی یەکەمە لەم شارە کە حەقی خۆیەتی حکوومەتی کەرکووک پێک بێنێ و سەرپشتی ئیداری کەرکووک بکە، بەڵام هەوڵێکەیە و هەنگاوێکەیە کە با بڵێن ئەو هێزە گەورەیە کە یەکەمی کەرکووکە دوور بخرێتەوە لە ئیداری کەرکووک و یاخود پۆستی پارێزگا کە باڵاترین پۆستی کەرکووکە نەدرێ بەیەکێتی و بدرێ بەو لایەنانە لە کاتێکدا ئێمە لە قەیرانێکی گەورە و لە پۆستپێشی گەورە و لە ناخۆشیەک و نەهامەتیشی خراپدا دەژین لە کەرکووک و خەڵکی کەرکووک متمانەی خۆیان بە بەلایەنێک داوە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە، بەڵام بەداخەوە ئێستا ئەو با بڵێن لایەنانە ئەیانەوێ یەکێتی نیشتیمانی دوورخەنەوە و کارێگەرەکان زۆرن بەڕاستی، ینی خەڵک ئێستا زۆر بێتاقەتە بە تایبەت لەو ناکۆشیانی لە نێو ماڵی کوردی هەیە. ینی ئێمە پێش هەڵبژاردن کە با بڵێن وعدمان بە خەڵکدا پەیمانمان بە خەڵکدا کە ئەو نەهامەتیانە کەم بکەینەوە، بە تایبەتی ئەو نەهامەتی و کێشانی کە لە دوای بە تایبەت لە دوای 2017 دروست بوون لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وعدماندا کە ئەو پەڵە ڕەشەی کە لەسەر کەرکووکەیە چاکیکەین و نەیەڵینەوە، بەڵام بەداخەوە ئێستا ئەوە هەیە کە نێوماڵی کوردی یەک نییە و سەبەبەکەشی دیارە و چالاک هەڵبەتە کە یەکەم یاخود با بڵێن کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە نێوان لایەنە سیاسیەکان ڕێکخرا و کۆبوونەوە بەشێکی زۆر لە لایەنەکان لە کەرکووک ئەو ئومێدا یاخود ئەو دیوەگەشەیان دەبینی کە دەکرێت ئەم کۆبوونەوەیە دەرگایەک بێت یاخود ڕێگەیەک بێ بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان لە نێوان لایەنە سیاسیەکاندا. ئەکرێ بڵێن هەتا ئەم کاتە ئەو دیوە گەشتبینیە کە بوونی هەبوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا ئێستا بەدی نەهاتووە و بەدیهێنانیشی زەحمەت دەبێت لە
ئەو مانگەی کە بۆی دانراوە بۆ دیاریکردنی یاخود بۆ پێگەێنانی حکوومەتی خۆجێی؟ لە ڕاستیدا ئێمە کێشەکەمان لەوەیە کە هەندێک لایەن شروعی تاجیزیانە، ینی تۆ بۆ نمونەوە کوتمان ینی هێزێکەیەک دەنگێکی زۆریە ناوە، هیچ معقولێتیشی تێ نییە تۆ بە مێزاڵی تۆ نابێت پۆستی پارێزگای کەرکووک بەدەست بێنی. لە کاتێکدا زۆرترین کێشە و گرفت بۆ خەڵکی کەرکووک و دانیشتوانی کەرکووک دروست کراوە لە ڕێی ئەو پۆستەوە، ینی بۆ نمونە بابەتی تعریب ئەوەی ئەکرێ لە کەرکووک لە تعریبە کێشیشی قوولە و کێشەیەکی گژگیرە و کێشەیەکی زۆر سەغڵەتە بۆ کەرکووکیەکان، بەڵام لەو لە ڕێگای ئەو پۆستەوە ئەکرێ. بۆیە ئێمە خەڵکە تۆ دەنگی داوە بە مێزەکە یەکێتی نیشتمانی کوردستانە هەڵبەتە ئەوێ ئەو کێشەیە چارەسەرکەوە و ئەو کێشەیەش سێ بەشی ئەو کێشەیە لە ڕێگای ئەو پۆستەوە چارەسەرەکرێت، لەبەرەوەی ئەوان تەمەدودیان کردوتە ناو هەموو فاسڵەکانی کەرکووکەوە لە ڕێگای ئەو پۆستەوە، ئەوەی ئەو هەنگاوانشی کە هەنگاوی تعریبن ئەنرێ بە پاڵپشتی ئەو پۆستەوە ئەکرێت. جا بۆیە ئەو هێزانە ئێستا هەموو مسڕن لەسەر ئەوە و تەبعاً من حەزەکەم دڵنیاتکەمەوە بە فیتی تورکیا، ینی تورکیا من ئەمە زانیاریە، ئەمە زانیاریە نەک بۆ چوون تورکیا وڵاتی تورکیا ئێستا پێی باشە عەرەبێک مەحافظی کەرکووک بێن نەک تورکمانێ، بۆ لەبەرەوەی درێژە پێدەری سیاسەتی تعریب بێەوە ئەوەی عەرەب بۆیەکە لە سووریا و لە عەفرین و لە شوێنانی تر تورکمان و با بڵێن دار و دەستەکەی خۆی بۆی ناکات. جا بۆیە ئەوان پێیان وایە ئەگەر عەرەبێک ئێستا لە کەرکووک مەحافظ بێت زۆر لەوە باشترە کە تورکمانێک بێت، چونکە تورکمان ڕەنگە نەتوانێت وەک ئەوان بابەتی یاخود تعریب بەو شێوە شۆڕ بکاتەوە و ئەنجامی بدا. بۆیە ئەوەی ئێستا هەیە هەندێک هێزەیە کە شروعی تعزیزیان داناوە، یعنی داوای کۆمەڵێ داوای هەندێک شڕت و شروعیان داناوە کە زۆر دوورە لە واقعەوە، زۆر دوورە، زۆر ناواقعی بیرەکەن و بۆ تەنها لەبەرەوەی ئەم ئیدارە درێژە بکێشێ. ینی خۆتان نەزانن ئێستا ئەوان مەفاسڵی ئیداری کەرکووک لای ئەوانە کە درێژە بکێشێ لە کۆتاییە بۆ ئەوان قانجازەوە سوودەکەی بۆ ئەوان. کاک چالاک هەڵبەتە سوودانی پێشتر ئیتلافی ئیداری کەرکووکی دامەزان بۆ هۆکاری کە وڵاتانی با بڵێن دەرەکی کاریگەریان لەسەر پێگەێنانی حکوومەتی خۆجێی و کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەواوی بابەتەکانی پەیوەندیدار بە کەرکووکەوە بەجێ نەهێڵێت، بەڵام لە ئێستادا دەبینین بابەتەکە ڕەنگە بەو شێوەیە نەبێت کە خواستی سوودانی و یاخود بەشێکی زۆر کە لە هاوڵاتیانی کەرکووک و بەشێکی لایەنە سیاسیەکانی لەسرە. ئەم دەستێوەردانە دەکرێت بڵێیت وا دەکات کە لە ماوەی ئەم مانگەدا حکوومەتی خۆجێی پێک نەهێنرێ؟ بڵێ لە ڕاستیدا ئێمە هەنگاوەکانی بەڕێز محەممەد شاسوودانی بەرز هەڵەسەنگێنین و هەنگاوی زۆر باشیناوە. ئەمە من چەند جارێ لە چاوپێکەوتنەکان باسەوەم کردووە کە هەنگاوەکانی هەنگاوی سەلیمن و هەنگاوی واقعین و منطقین، لەبەرەوەی ئەو سەرۆکوەزیرانە و سەرۆشی باڵاترین با بڵێن ئەجیزەی تەنفیزیە لە عێراقا، بۆیە پێویستەکە ئێمەش وە پێمان باش بووە کە کێشەی کەرکووک لە ناو عێراق و لە خودی چوارچێوەی عێراقا چارەسەر کرێەوە لە چوارچێوەی دەستوری عێراق و تعلیمات و با بڵێن قەراراتی عێراقا چارەسەر کرێ، نەک بچینێمە خۆمان هەڵواسین بەم وڵات و بە وڵات، لەبەرەوەی کەرکووک و وەزعی کەرکووک و دۆخی کەرکووکەوە هەڵناگری ئێمە ڕێگا بدەین کە ئەم وڵات و ئەم وڵات و ئەو وڵات دەستکاری دۆخی کەرکووکە ڕەنگە هەندێ بابەتەیە و یاخود هەندێک شوێنەیە تەحمل ئەوە بکە هەندێک وڵات تەداخولکە، بەڵام کەرکووکەوە ئەوە تەحمل ناکە و دۆخی کوردی کەرکووکەوە تەحمل ناکە. بەڕاستی ئێمە بیرمان نەچێ ئێمە سبەی هەمە هەڵبژاردنە، یعنی چی بە خەڵکەکەمان ئەڵێن، چۆن جوابی ئەو خەڵکا دێنەوە. ئێمە لە هەڵبژاردن کۆمەڵێ وعد و عودماندا هەندێک هێزێ بەڕاستی وعدی سەیرێدا کە ئەوان کوردایەتیان بەسەر یەکێتی و بەسەر ئەوە فرۆشکە دەستمان تێکەڵ کردووە لەگەڵ ئەم لا ئەو لە ئێکوا ئەو وعدانەتان کوا ئەو قسانەتان کە بە خەڵکیتانەوە ئێستا چی بە خەڵکی لێن. من خۆم کەسێکم ڕۆژانە خەڵک پرسیارم لێکە، بۆ نمونە
لەسەر جادا ئێوە گەیشت نەچوو ئەی باشە ئێوە وتان دەسەکەینە ناو دەستێک ێ باشە کاکە گیان وەرە من نازانم ینی زۆر جا باس کەرکووک تێکەڵ شوێنی ترەکرێ ئێستا من لە من بپرسە من نازانم لە مووسڵ چی ڕوویدا بەڕاستی کە ئەو برادرانە دیعایەواکەن کە لە مووسڵ بۆ نمونە بابەتی لە بابەتەکان کێشەیەک لە کێشەیەکەی لە بین ئەوان وێشێتی بەڵام من وەک کەرکووشیەک بەڕاستی هیچ لام گرنگ نییە چی ڕووەدا لە مووسڵ چی ڕوونادا لەگەڵ ڕێزم وە هیوادارم ئەم کاتێ خەڵکی مووسڵ و حەزبەکانی مووسڵ باش بن بەڵام لە کەرکووک بۆ من گرنگە پێویستەکە چی یەکێتی و چی حزبەکانی کە بیر لەوە نەکەنەوە کە بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی حزبی بکەنە بێر پێش بەرژەوەندی نیشتیمانیەکان. باشە جا لە ئەو دەستێوەردانی کە لە کەرکووک هەیە جا لە لایەنی تورکمانی جا لە لایەنی عەرب ئەو ناکۆکی کە لە نێوان لایەنە کوردیەکاندا هەیە ئەمە چ کاریگەریەک لەسەر داهاتووی کوردانی کەرکووک بەجێداوە و تا چەندە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە بە جۆرێک کاریگەری لە بەدەستێنانی پۆستەکان هەبێت بۆ کورد. بەڵێ بڕوا بکە ئەو سراعی لە بینێم و عەرەبەیە یاخود ئەو عەقڵە ئەو نەهجە تەعریبچیەی لە کەرکووکەیە یاخود ئەو عەقڵە تورکچیەی لە کەرکووکەیە خەڵک ڕەنگە زۆر بە ئاسایی وەرەگرێەوە هەندێک جار کورتی کەرکووک فەخری پێ بکە بڵێ من بەرامبەر دوو هێزی گەورەی ئەقلیمی یاخود عەقلیەتی تاڵانکردن و دەرکردنی کورد من وەستامەتەوە ئەمە خەڵک فەخری پێواکە کەرکووچیەک ئەبینی فەخر بەمەوە ئاکا کە وەستاوە بەڵام ئەشکێتەوە کە کاتێک گوێی لێبێ یاخود ئەبیستەیە یاخود ئاگای لەوەیە کە ناکۆشیەکەیە لە نێوان کورد و کورد ئەمە زۆر تاسیریە لەسەر تاچی کورد لەسەر شەقامی کوردی لە کەرکووک لەسەر دۆخی دەرونی کوردی لە ناو کەرکووکە بۆیە من پێم وایە ئەو ناکۆشیە چەندێک گەورە بێت لە بین کورد و لایەنەکانی کە زۆر تەبیعیە و خەڵکی کەرکووک ئەوەنەیتر بەهێزترەکە و دامێکی یاخود هەڵوێستێکی ئیجابی باشتری هەبێت بەرامبەر ئەو لایەنانە بەڵام ببیستێکە ناکۆشیەکەی لە بین هێزە کوردیەکان پێی ئەشکەوە دوجار بێتاقەتە بێ یانی ئەمە ڕۆژانە کوتم خەڵکە بینین کە زۆر بێتاقەتە لەو دۆخی کە لە بین پارتی و یەکێتی هەیە بەتایبەت کە هەوە کوتم هەمومان وەکارەکان نەزانین کە چێ دەست پێشخەرە ئەوە چێیەکە کێشەی شارەکانی کە تێکەڵ دۆخی کەرکووکە کاکە کەرکووک هیچ مجاملەیەک و هیچ تێکەڵکردنی دۆسەیەکی تر هەڵ ناگرێت دۆخی کەرکووک دۆخێکی تایبەتە دۆخێکە کە پێویستەکە هەموو حزبە کوردستانەکان زۆر بە جیاوازی بیری لێ بکەنەوە یانی تەسەوورکە هێزە عێراقیەکان خۆیان ئەڵێن کەرکووک جیاوازە باشە باشە ئێمە بۆ کورد وەک کورد بیر لەوە نەکەینەوە کە کەرکووک بە جیاوازی ببینین بەو با بڵێن بە چاوێکی تایبەتەوە سێریکەین بەرنامەیەکی تایبەتەوە بین ئێمە بیر لەوە بکەینەوە کە چۆن هەنگاو بنین چارەسەری کێشەکانی بکەین. کاک چالاک ئەگەر بێت و لە ماوەی ئەم مانگەدا کە لە ڕووی یاساییەوە دانراوە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگار پێویستە کە حکومەتی خۆجێی پێکبێنرێ پارێزگار دەستنیشان بکرێت لەلایەنی سیاسەکان لەسەر تەواوی ئەو بابەتانی کە پەیوەندیدارە بە دۆخی کەرکووکەوە ڕێ بکەون پۆستەکاندا بەش بکرێ ئەگەر بێت و لە ماوەی ئەم مانگەدا کە با بڵێن ئەوەندەشی نەماوە لایەنە سیاسیەکان ڕێنەکەون دۆخەکە بەرەو چ ئاخارێک دەڕوا و چ زیانێکی نەرێنی زۆرتر بە کەرکووک و کەرکووکیەکان دەگەێنێت. بەڵێ ئێمە ئەگەر لە ڕووی ئیداری و قانونی و سێرکەین بەڕاستی من پێم وایە ینی ئەمە ڕێشی شخصی خۆمە ینی نازانم تا چەنێ ئەوەیە کەرکووکەکەوێتە ناو فەراغێکی دەستوریەوە ینی ئەمە بێگومان بەم شێوەی لێ دێ بەڵێ لە ڕووی با بڵێن ڕنگدانەوەی ئەو کارە بەڵێ خەڵک وەکوتم ئەم جارە بۆ نمونە کوردی کەرکووک زۆر بە باشی زۆر بە گەشتبینیەوە چوال بژاردنەکانەوە و دەنگی خۆی دا ئەمە ئەکا ئێمە جارێتر نەتوانین وەک هێزە سیاسەکان یا نەتوانن با بڵێن لە خەڵک داواکەن کە بە شێوەیەکی گەرموگور دەنگ بە هێز و لایەنە کوردیەکاندا کە من پێم وایە هەندێک لایەنێ گوێی لەوە نییە و زۆر تەبیعیە لایەگەر یەک کوردێکیش نەچێ بۆ دەنگدان و کورد سەرکەوتون پێی وایە کورد سەرکەوتونە بێ زۆر تەبیعی لە کەرکووک و کەرکووک لە ئاخیرا بۆ ئەو شتێکی هامشیە یاخود بابەتێکی گرنگ نییە و ثانەویە بۆیە
ڕنگدانەوەی و کاردانەوەی خەڵک خراپە بێ و ئەمە با بڵێن سوبغێکی خراپ جێ دێڵێت لە زێنی خەڵکەوە لاخیرا لە هەڵبژاردنەکانی کە ئێمە ناتوانین داوا لە خەڵکەین بۆ ئێمە داواکەین هێزە کوردیەکان پارتی واز لەو کە لە ڕقێ بێنێ کە من پێم وایە زەختێکی ئەقلیمیە و ڕەنگە ئێمە بەغێر مباشر لەگەڵ کادرەکانی مستەوای دووسێ لەگەڵ پارتیا قسەمان کردوێ لە کەرکووک ئەوان پێیان وایە کە شتەکان لەسەرەوەیە زیاتر بڕئی شخصی یاخود ڕئی کادرەکانی پارتی کەرکووک ئەوان ناگرێت کەرکووک پێویستەکە وەکوتم مەسلحەتی حزبی بەلانین و مەسلحەتی با بڵێ نیشتیمانەکە زیاتر ئەوەکەین. باشە کاک چالاک لە ئێستادا ئەو کاریگەریانە بەڕوونی دەبیندێت کە لە ڕووی خزمەت گوزاریەوە بەرکەرکووک کەوتووە ئەگەر بێت و ئەم دۆ خارووا بەردەوام بێت قوڵتر دەبێتەوە؟ بێگومان لەبەرەوەی ئێستا تۆ با بڵێن کەرکووک وەکە شارەکانی کە میزانی بۆ تەرخان کراوە و با بڵێن بودجەی تایبەتی بۆ تەرخان کراوە بۆ خزمەت گوزاریەکانی شاری کەرکووک پێویستەکە بە زووترین کات ئەنجومەن کۆب بێتەوە و بڕیار لەسەر دانانی پارێزگا و مەفاسڵەکانی جیهاتی تەنفیزی بکاوە بڕیاری لێبدا کێدانا و کێدانەنا و دواتر بێت پلان داڕێژێ بۆی بۆ کەرکووک چی بکرێ لە ڕووی خزمەت گوزاریەوە و ئەو بودجێت سرف بکرێ و جیهاتی تەنفیزیش تەنفیزیکەن بۆیە بیرمان نەچێت لە 2017ەوە بۆ نمونە گەڕەکە کوردەکان کەمترین خزمەت گوزاریان بۆ چۆ من هەر خۆم دوێنێ لە گەڕەشی بووم بەناو گەڕەشی پەنجاعالیەوە کە دۆخی خزمەت گوزاری لەو گەڕەکە خراپە لەبەرەوەی لە 2017 و هیچ خزمەت گوزارێک بۆ گەڕەکانە نەچووە و ئەو گەڕەکانە بیرت نەچێت گەورە بوون و کات بەسەر با بڵێن خزمەت گوزارە کۆنەکان چووە و ئێستا پێویستەکان نۆژەم بکرێتەوە خزمەت گوزاری زیاتر بۆ گەڕەکانە بچێت و خەڵک چاوەڕێ ئەوەیەتی ینی بەڕاستی ئێمە پێمان وایە کە ئەم ئەنجومەنە پێویستەکە ئەنجومەنیشی خەدەمی بێ و خزمەت بە خەڵک بگەێنێەوە کەمێ بابەتە سیاسی لە خەڵک دوورکەینەوە خەڵک ئیمڕۆ پێویستی بەوەیە کە ئاوی بۆ بڕوا و کۆڵانەکەی کۆنکریت بکرێ و ژیانی خۆش بێ و باخچە بۆ گەڕەکەی دروست کرێ و قوتابخانە لە نزیک ماڵەکەی دروست کرێ و نەخۆشخان یعنی خەڵک پێویستی بەمانەیە بەڕاستی ئەمە پێویستەکە بیر لەوە بکەینەوە کەمێک ئەو خەمە وەکوتم ئەو خەمە گەورەی کە بۆ کەرکووچەکان دروست کرابوو و ئەو هیمالی بۆ کوردانی کەرکووک بەرامبەر کوردانی کەرکووک کرابوو پێویستەکە ئێمە کۆبینەوە ئەو کێشە مەشاکلانە چاکەین نەک دانشینێمە یەک و دوی ئەوە بکەین کە لە مووسڵ چیمان کردووە لە هەولێر چیەکەین لە سلێمانی چیەکەی نازانم پێویستەکە ئێمە زووترین کات بە زووترین کات خزمەت بە خەڵکی کەرکووک بگەێنی و کۆبینەوە کێشەکانمان چارەسەرکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ چالاک شاسوار چالاکوانی مەدەنی کە ڕاستەوخۆ لە ستودیۆی کەرکووکەوە لەسەر ئەم پرسە میوانی بەیانی کورسات نیوز بووی دووبارە سپاس بۆ بەڕێستان.